اخو تو زين شلون ما قربان ابي بلقها بيت يعني تو هر او ترسنيه تو زاني كشك يعني راستا كساني كان من ضل نيام تو افرت تخوش ها سري خو خوش كاري لو ناك يعني في شتيج دانشتو انه قسمان لسكدو ولا قال كسكاري تو ولا قال كسكاري او معلومات ما زاني لي من لا هي بەڵام ئەزانی هەندێک جار خۆشەویستی زۆر ئەبێ بەدڵ پیسی غیرەی زۆر ئیحتیمامی زۆر لێپرسینەوەی زۆر کارەساتی لە دوایە ئەزان حاڵەتەکەی تۆ گەشتۆتەوە دوای ئەوە با من ڕازگۆ بم لەگەڵ تا بە دەستخێنە سەر برینەکان ئەزانی یەکێک لە کێشەکانی تۆ چییە؟ پێشتر خۆشە بۆ باسکردم ئێستا ئەمیش باسی کرد دووباری کردەوە تۆ پێشتر ئافرەتی خراپت ناسیوە دوو لە ڕووی ئەم میوانانە و بینەران و بیسەران ئافرەتی لەش فرۆشە ناسیوە پەیوەندی و لەگەڵیانە هەبووە هاتووی لە چەند حاڵەت و کەیسێکەوە دە ئافرەت بێ با سەڵ بێ با هەزار بێ شار 1 ملیۆن کەسی تایە 100 کەس و 1000 کەس لە 100 نین لە 100 پۆین چەند بێ چەقەڵ نابێ تۆ بۆ لە هەزاران بڵێن لە دەیان کەسی خراپەوە 1 ملیۆنان خەڵک تاوانبارەکەی بۆیە نەکەر بۆ تۆ بۆ هەموو ئەو پیاوانەی کە لە تەمەنی گەنجێتیە یا لە هەرزەکاریە پەیوەندیان لەگەڵ ئافرەتی خراپە هەیە ئەبێ پێشبینیەوە بکەی ئەمە بێ بە گومانی ئەوە خێزانەکەی دوایی لە دوایە ژیانی خێزانی لێ بکا بە دۆزەخ هەموو شتێ باجی خۆی هەیە بە قوربان خی گەورە هیچ شتێکی بەبێ کە باسی فاحیشاکەن و باسی زیناکەن باسی ئەواکەن آخر ئەمەیە کارەساتەکەی لەوانی تۆڵی من ژنم نێ ناو کاتە من خیانەتم لەم نەکردو ڕاستە بەڵام ئەمە کێشەکەیە چونکەم ئافرەتە خراپانەوە بینیوە ئەڵێ بۆ فڵان ئافرەت دوای کردووە بۆ ئەماکە بۆ ئەواکە ژنی منیش ئافرەتە چێڵێ نایکە ئەمە پێڵێن گشتاندن تەعمیم لە کاتێکا جیاوازێکی زۆر لە نێوان ئەوانە و خێزانی تۆ خوشک و دایک و کەسوکاری ئەمە هەیە کە تۆ بەڵگەت نەبێ بە قوربان شتێکی لەم ئافرەتە نەبینی بێ کەس هاتووە بۆ باسکە بڵێ ژنەکە و لەگەڵ فڵان کەسا بۆ ئەمە بۆ ئەوە هیچ شتێکی هەیە نەخێر ئی باشە ئەم هەموو لێپرسینەوەی بۆ چی؟ دکتۆر گیان نویستم ئاماژە بخەمە سەر شتێک کە زۆر زەرورە یەک لەوانە مەسەلەن کە جاری وایە ئەمە میوانێکمان یا کەسێکێ بۆ ماڵی ئەمە کە لە نزیکی خۆینی ڕوویەکی خۆش دەم بە پێکەنی حرمەتێکی چاک ڕێزلێنانێکی ئەو پەڕی یعنی بڵێم شاهانە یعنی من تێناگەم ئەم ڕووخۆشیە بۆ تەسلیمی من ناکە ینی بۆ لەگەڵ مناوانیە خاتونیسان ئەبێ ئەڵێ تا ماڵ پێ بە مزگەوت حرامە تۆ کە ڕێزی میوان بە ڕێزا بێ ڕێزی بگیرە کە بەڕووی ئەوانەوە پێکەنی و قسەی خۆشیان لەگەڵاکەیت و ئیتیمامیان پێی هەبێ هەمان شتیش و زیاتریش بۆ هاوسەرەکەوکەی بۆ نایکەوەی ساوی شوێنەکانی گومانی لە چیەوە لێ دروست بووە هەڵێ لەگەڵ خەڵکا دەم بە پێکەنینە و نۆعێکە و شتێکە هەر لە خۆیەوە شتێک دەمێشکا دوو بڵێ تۆ بڵێ ئەوێ هیچی لەگەڵ ئەمانەیان نەبێ بە شەرێتی نفسی ئینسان وایە ئەم خۆشی تەجروبەی خراپی هەیە ئەمە هەم یەکێک لە هۆکارەکانە بەڵێ کاک دکتۆر ئەنجا ئەم تاڵاوی دنیای کردەوە بە قورجی منە یعنی من ڕووخۆشیی و پێکەن ئێمە ڕۆژ نییە شەڕمان نەبێت یعنی معدل شەڕمانە کاک دکتۆر باسی میوانەکە يعني ئێمە وا بۆ 3 ساڵیشە چه غیری دایکم و باوکم و خوشکەکانم نەبێ کەس نەهاتۆ بۆ ماڵمان ئەو جاری وایە یعنی ئەوە شتی خراپی خستۆتە دڵی خۆ جاری وایە گومان لە براکانیش مەکە ڕۆژێک ڤیدیۆیەکی هێناوە ئەڵێ تۆرە سێریکە ئەمە باوچێک برایەکە دەستدرێژی کردوتە سەر خوشکەکە یعنی ئەم بە هەموو ئەقڵی خۆیەوە ئەزانێ براکانی منوان ئەڵێ بۆیە نایڵم براکانی تۆ بێت بۆ ماڵی ئێمە من براکەم ئەوە مسڵمانە ڕووی نایە سەی دراوسێک کچی دراوسێکەشمان بکات ئیتر ئەم ئەوە شتی خراپ بە مێشکە ئەوە فکری خراپ بە مێشکە ئیتر تەحەموولێ نامێنێ بێزار چەکات ئەنجا ئەم خۆی ڕووخۆشیەک نادا بە من معدل شەڕێتی ئەڵێ تۆ بۆ خۆ جوانەکەی تۆ بۆ جلو بەرگیوا لە بەرەکەی ئەم یعنی بۆ ئەویش بێت وا ئەزانێ بۆ کەسانی تر من خۆمە گۆڕم